پایا ستۆدیۆ پرۆژەیەکی هونەری هاوبەشی تۆڕی پایە ئامانجی پێشوازیکردنە لە داهێنانە هونەری و کولتوریەکان. هەر لەو سۆنگەیەوە پایا ستۆدیۆ شەوێکی جیاوازی لە جیهانی هونەر و سینەما پێشکەش کرد کە ئەویش نمایشکردنی 4 کورتە فیلمی ئەزموونی تایبەت بوو بە ناونیشانی ئەورای شەرمەزاری لە نووسین و دەرهێنانی شواندلێر قەرەداغی بوو. دوا بە دوای نمایشکردنی فیلمەکانیش گفتوگۆیەکی کراوە ئەنجام درا لەگەڵ دکتۆر شیروان خان و بینەرانی کە بەشدار بوون لەو شەوەدا سەبارەت بە جیهانی سینەما و هونەری فیلمسازی. ئەمە پرۆژەیەکی فیلم بوو پیشانماننا ئەم ئێوارەی لێرە کە پێگاتە بوو لە چوار کورتە فیلم هەموویمان نابوو لە یەک بە یەک فیلم پیشانماننا کە بەشێکە لە خوێندنی دکتۆرام لە ئەکادمی هونەرە جوانەکانی ئۆسلۆ. پرۆژەکە زۆر گەورەیە کە بەشی هەرە بەشە گەورەکەی پێک هاتووە لە 34 هێڵکاری گەورە، 4 کورتە فیلم، کتێبێک بە ناوی سارینەوە و لەگەڵ زنجیرەیە پۆدکاست بە ناوی هەیلۆ ئۆف شەیم کە لە سپۆتیفایە ئێستا بڵاو کراوەتەوە. پرۆژەکە بەعام باس لە ژێردەستەی زمانەکە بێگومان زمانی کوردی. ئێمە لە باشووری کوردستانی خۆمان تا حدێک بۆمان هەبووە بە زمانی کوردی قسە بکەین بە تایبەتی لە خوێندنی سەرەتایمانە، بەڵامی تر وردۆ دەکە بەرەو دوا ناوەندی و زاوکە و ئاوادن ڕۆشتووە زۆر معقەد بووە. بەڵام لەنەوە حوتەکانەکە منیتر بەرەو دەرەوە ڕۆشتم، چوومە ئێران، چوومە باکوور، تورکیا، بینیم کە کوردەکان چەندێ ژێردەستن لەوێ، بە تایبەتی زۆر کاری تێکردم، چەندەها کێشەی شخصیم توش بوو هەر لەبەرەوەی کە شوناسی من کورد بوو. دوای ئەوە خوێندمەوانێ لەسەر نووسەری گەورەی کورد محەممەد ئەمین بوزارسەلام کە کتێبێکی نووسیوە بە ناوی ئەلفابێ و دوای ئەوە کتێبەکی مەمنوع کراوە و سووتێنراوە خۆشی سجن کراوە. ئیتر من پرۆژەی دکتۆراکەم هاتمە سەر ئەوەی کە ئەو پرسیارم لا دروست بێ، ئایا ئەگەر تۆ زمانی دایکی خۆ و لەدەست بیت چی بەسەر وێنەکێشان. من زمان نازنیم، بەڵام وێنەکێشم و هەڵم ماوە لەم پرۆژانەیە لە ڕێگەی وێنەکێشانەوە ئەو ژێردەستەی زمان پیشان بەم کە بە هەزارەها و ملیۆنەها مناڵی کورد لێی بێبەش بوو.